ڕۆژگارێک بەر لە ئێستا لە نێو کۆمەڵگە و خانەوادەکانیاندا بوون. ئەمڕۆژ بەداری تابلۆی وێنەیەکەوە لە بەردەم باخی گشتی هەڵواسراون. ئەوانە ئەو کەسانن بۆ ڕزگاربوون لە کێشە سیاسی و دارایی و کۆمەڵاتیەکان ئارەزووی گەیشتن بە هەندەرانیان هەبوو، بەڵام دوانیشتیمانیان ژێر ئاوی دەریاکان بوو. 20 حوزەیرانی هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی کۆچ لەلایەن نەتەوەیەکگرتووەکانەوە دەستنیشان کراوە. لە ساڵی 2019 زیاد لە 15,000 پەنابەری عراقی ڕوویان لە تورکیا کردووە. بەشێکیان داوای پەنابەریان کردووە و بەشێکیشیان ڕێگەی هات و نەهاتیان گرتوۆتە بەر بۆ گەیشتن بە وڵاتانی ئەوروپی کە زۆرێکیان لەو ڕێگەیە گیانیان لە دەستداوە و هێندێکیشان بێسەر و شوێنن. بەداخەوە ڕەوشی پەنابەر ڕۆژ بە ڕۆژ لە خراپیدایە و بە تایبەتی بیرمانەچێت لە کۆتای ساڵی 2019 و بەهۆی سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا و 2020 لە پێزمانگ و شەژمانی ڕابردوودا ڤایرۆسی کۆرۆنا وای کردووە کە بەهۆی ئەو کۆمەڵە ڕێکاری خۆپارێزیە و هەڵگرتنی دانانی سنووری زباری و خۆپارێزی و گرتنی هەموو خەڵە سنووریەکان دەستکردیەکان ئەمە وای کردووە جۆرە لە جۆرەکان لێشای پەنابەری جۆری هێوار ژێتەوە خەورات، بەڵام هەر بەردەوام بووە. بەڵام ڕەوشی پەنابەران چ لە تورکیا و لە یۆنان لە ئیتالیا لە وڵاتانی باڵقان و لە ئەوروپا بەگشتی زۆر خراپە. بەپێی ئاماری ڕێکخراوەکانی تایبەت بە کۆچ زۆرترین حاڵەتی کۆچکردن بۆ هەندەران کۆچکردنی خێزانی بووە، بە تایبەت لەم چەند ساڵی دواییدا. لەم نێوانشدا زۆرترین منداڵ بەبێ ویستی خۆی و هاوشانی خێزانەکانیان کۆچیان کردووە و بوونێتە قوربانی ڕێگەی هات و نەهاتی ئەوروپا. ڕێکخراوەکانی منداڵ پارێزی لەم دیاردەیانی گەران و دەڵێن منداڵان قوربانی بێباکی خێزان و خێزانیش قوربانی دەستی خراپی باری داراییە. خەڵک بۆ کوردستان بەجێ هێڵێن هۆکاری سەرەکی قەیرانی سیاسی و ئابوووریەکە لە کوردستانە ناومێدیەکە باڵی کێشاوە بەسەر کوردستانە و ڕەشببینی ئەو کەسانەیەکە پیان وایە ئەبێ ژیانێکی تر هەڵبژێرن، خۆی ڕوبەڕووی مەرگە کاتەوە لە ڕێگەی ئەبێتە خۆراکی ماسیەکان و ئینی دەریاکان. ئەو ڕێگەی پێ باشترە لەوەی کە لەژێر سایی دەسەڵاتی کوردستانە بمێنێتەوە. ئەمە بەداخەوە بینین بەشێکی زۆریان مناڵان کە قوربانی یەکە من لەم نێوەندەیە کە وەختێکیش مناڵان لەوێ ئەمێنەوە یاخود بە ناچاری ئەگەڕێنەوە لە ژیان و حاڵەتێکی دەرونی ئەجگار تێکشکاوە ئەمێننەوە، خوێندنیان لە خوێندن بێبەشە بن و لە زۆر خزمەت گوزاری وشتی تر بێبەشە بن. هەرچەندە لە ساڵی 2020 بەهۆی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا ڕێژەی کۆچکردن بۆ دەرەوەی وڵات کەم بۆتەوە، بەڵام بەپێی ئامارەکان لە 5 مانگی ڕابردوودا 12,039 کەس لە تورکیا و یۆنان دەستگیر کران کە بەنیاز بوون بەرەو وڵاتانی یەکێتی ئەوروپا کۆچ بکەن. بەپێی ئامارێکی سەرەتایی وڵاتانی ئەوروپاش لە 5 مانگی سەرەتای ئەم ساڵ 31,000 کەس بە شێوەی کۆچی نایاسایی گەیشتونەتە وڵاتانی ئەوروپا. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.